حەسارە سەوز و شینەکەمان هاوسەنگیەکی ئاڵۆز لە نێوان مەرگ و ژیان، نە زۆر سارد نە زۆر گەرم. وشەی ژینگەزانی ناسێنراوە بە خوێندن لەبارەی ماڵەوە، ماڵەکەی خۆمان، هەسارەی زەوی. تایبەتترین پێناسەی ژینگەزانی خوێندن و وەرگرتنی زانیاریە لەبارەی پەیوەندی نێوان زیندەوەران و ژیانی ژینگەکەیان. لێرەدا پرسیار دێتە پێشەوە، وەکو زیندەوەران چۆن بەیەکۆ دەژین ویان چۆن لەگەڵ یەکتری و ژینگەکەیان ڕێک دەکەون. بۆ وەڵامی ئەم پرسیارە مانەوەی زیندەوەرێکی دیاریکراوە پشت بە زیندەوەری تر و پێکهاتەی نازیندویش دەبەستێت. بەمەش دەوترێت پشت بە یەک بەستن. بۆ نمونە مرۆڤ ناتوانێت لە ژیانی بەردەوام بێت بەبێ ئەو ئۆکسجینەی ڕووەک یان سەوزایی دروستی دەکات، و ڕووەکیش پێویستی بە دوانۆکسیدی کاربۆنە کە مرۆڤ و ئاژەڵی تر دروستی دەکەن، یا تەنانەت ئەو دوانۆکسیدی کاربۆنەی گرکانەکان دەری دەپەڕێنن. ژینگەزانی ئاڵۆز و زەحمەتە بۆ خوێندن، بۆ یەک لەو ڕێگانەی ژینگەزانان بەکاری دەهێنن دروستکردنی مۆدێل و نمونەهێنانەوەیە بۆ ئاسان تێگەیشتن. گەورەترین سیستمی ژینگەیی کە ئێمە بیناسین بایۆسفێرە، هەسارەی زەوی. ئەو تاکە بایۆسفێرە کە ئێمە دەیخوێنین، چونکە چۆنێک بێت تاکە شوێنە لە گەردووندا کە ئێمە دەزانین ژیانی تێدایە. بایۆسفێر ڕووپۆشێکی تەنکە لە سەرڕووی گۆی زەوی دەست پێ دەکات تا قوڵترین شوێنی ئۆقیانوسەکان دەگرێتەوە. هەموو ژیانی سەرزەوی لەناو بایۆسفێردایە. ئەگەر لە یەک سیستمی ژینگەییدا ورد بیتەوە، کەمێک ئاسانترە بۆ تێگەیشتن وەک لەوەی بتەوێت هەموو سیستەمەکە بەیەکەوە کۆ بکەیتەوە. یەک سیستمی ژینگەیی تەنها زیندەوەران و پێکهاتە نازیندوەکەی ژینگەکەی دەگرێتەوە لە شوێنێکی دیاریکراودا. زیندەوەرەکان لەم سیستەمە ژینگەییەدا ماسی و پەپورە و گوژوگیا و مراوی و کیسەڵ و بەکتریا و قەوزەکان دەگرێتەوە. ئەم زیندەوەرانە بە جۆرێک کار دەکەن کاریگەری لەسەر مانەوەیان هەیە. پەپولا ماسی و گوژوگیاکە دەخۆن و کیسەڵ ماسیەکە دەخوات. بەشە نازیندوەکەی شتە فیزیایی و کیمیاییەکان دەگرێتەوە کە پێکهاتە کیمیاییەکەی pH و ئۆکسجینی تواو و دوانۆکسیدی کاربۆن و نایترۆجینە. ئەمانە هەمویان بەیەکەوە یارمەتیدەرن بۆ ئەوەی دیاری بکەن کام جۆری گیانەوەر دەتوانێت لە گۆمەکەدا بژیت و چۆن بەیەکەوە پەیوەست ببن. کۆمەڵگە تەنها ئەو زیندەوەرانە دەگرێتەوە کە لە ڕووبەرەکەدا دەژین، بەشە نازیندوەکەی سیستمی ژینگە ناگرێتەوە. دانیشتوان تەنها زیندەوەرانی یەک جۆری زیندەوەر دەگرێتەوە لە شوێنەکەدا. زیندەوەر تەنها یەک داکی زیندەوەرە. ڕێکخستنی ژینگەیی یەک لە دوای یەک لە پراوانترینیانەوە بۆ بچووکترین شوێنی ژیان، سیستمی ژینگەیی، کۆمەڵگە، دانیشتوان و زیندەوەر. با باسی شوێنی ژیانی زیندەوەرێک بکەم. لەبری ئەوەی بڵین سیستمی ژینگە کە ڕووبەرێکی فراوان دەگرێتەوە، دەتوانین لەبارەی ئارامگا یاخود نشینگەوە بدوین کە وشەیەکە ئاماژە بۆ شوێنی ژیانی زیندەوەرێک دەکات. نشینگە هەردوو جۆری هۆکاری زیندوو و نازیندوو دەگرێتەوە. هۆکارە زیندوەکان بەشە زیندووکەی نشینگێ و هۆکارە نازیندوەکان بەشە نازیندوەکەیەتی. با کۆمەکەی ژینگە وەک نمونە بهێنینەوە ئێرە. هۆکارە زیندوەکان ماسی، قەوزە و پەپولە و گوشوگیا و بەکتریا بوون. هۆکارە نازیندوەکانیش pH و ئاو و بەردەکان و خۆڵ و تشکی خۆر و پلەی گەرمی بوو. هەندێک کەس وشەکانی چۆنیەتی ژیان و نشینگە لەبری یەکتری بەکاردێنن. چۆنیەتی ژیان ڕۆڵ و شێواز و ئەرکی زیندەوەر دەگرێتەوە، بەڵام نشینگە ماڵەکەیەتی. بۆ نمونە داری تەختەی سوور وزە لە خۆبەر دەگرێت و بە کردای ڕۆشنەپێکهاتن شەرکر بەرهەم دەهێنێت. داری تەختەی سووری بەرز و جوان بە سووری لە ڕووبەری کەنار دەریای تەماوی گەشە دەکات، بۆ نمونە لە کالیفۆڕنیا. لێرەدا نشینگە ڕووبەرە تەماویەکیەتی چۆنیەتی ژیانی کرداری ڕۆشنەپێکهاتنە کە بەرهێمێنانی شەکرە. هەندێک زیندەوەر چۆنیەتی ژیانی فراوانیان هەیە و هەندێکیشیان بوارێکی دەستکتریان هەیە. زیندەوەرە گشتگیرە خۆراکیەکان خواردنی جۆراوجۆر دەخۆن و تایبەتمەندیە خۆراکیەکان بڕێک جۆری کەم لە خواردنەکان یان یەک جۆری خواردن دەخۆن. بەڕاست نمونەی گشتگیری خۆراکیە، بەخۆشی و ژمارەیەکی بەرفراوان خواردنی جۆراوجۆر دەخوات. ئەمە سوودی پێدەگەێنێت چونکە مانەوەی بەندە لەسەر ژمارەیەکی بەرفراوانی خۆراکی جۆراوجۆر. بەم شێوەیە نشینگەیەکی گەورەتر و چۆنیەتیەکی ژیانی فراوانتری دەبێت. لەلایەکی ترەوە پاندا تایبەتمەندی خۆراکی هەیە کە تەنها قامیش دەخوات و ژیان و مانەوەشی هەر لەسەر قامیش بەندە. قامیش نەمێنێت پانداش لەناو دەچێت.